بەڕەمی ترافیک لە وەڵقەیە باز لە گرفتێکی گەورەی هاتوچۆ دەکات کە ساڵانە سەدان کەس لە کوردستان و هەزارانیش لە جیهان بەو هۆکارە دەبنە قوربانی. ئەو گرفتەش بریتیە لە هەڵەی پیادەڕۆ لە کاتی پەڕینەوە کە زۆر جار دەبێتە هۆی دروستبوونی ڕووداوی هاتوچۆی دڵتەزێن. زۆر جار لە ئاکامی هەڵەی پیادەڕۆ لە کاتی پەڕینەوە شوێن و زۆنی پارێزراوی پەڕینەوە بەکارنایەنێت. لەو کاتەش ژیانی و پیادەڕۆیە لەسەر شەقام دەکەوێتە بەرمەترسی. لە زۆربەی شەقامەکان بە هۆی وەستانی ئۆتۆمبیل لە زۆنی پەڕینەوە هیچ بەهایەک نەماوە بۆ پیادەڕۆ بۆ پەڕینەوە لە شەقامەکان. بە جۆرێک هاوڵاتی ناتوانێت شۆستە بەکار بهێنێت و ناچار دەبێت لە شوێنی هەڵا بپەڕێتەوە. ترافیک سەبارەت بەو کەم و کوڕی و کەم تەرخەمیانە لێڵەکانی پەڕینەوە دروست دەبێت. لەم بەرنامە لەگەڵ مەفرەزەیەکی پۆلیسی هاتوچۆی هەولێر بۆ دەداچوون بۆ هۆکارە دەکەین. یەکێک لەو ئەفسەرانی هاتوچۆ لەم مەفرەزە بۆ ترافیک هۆکاری ڕووداوی دڵتەزێنی پیادەڕۆکان لە بواری هاتوچۆ باس دەکات. بۆ نمونە ئەگەر تەسویرەکەی ڕووی لەو بەری بکەی ئەو پیرە پیاوە ئەو بەتەمەنە احتیمالە هەست بە مەسئولیەتێک بکە پابەندی ڕێنماییەکان بی بەو تەمەنەی بەو هیلاکەتی بەسەر دەکەوی و لەو لایەدا دەبەزییان لەو لایە بەسەر دەکەی لەو لایەدا بەزی ئەوانە جێی دەستخۆشیە و نمونە کە لۆ زۆران کەسی بکە دەبتە نمونە هۆکارێک لۆ زۆران کەسی کە چاوی لێ بکە. هەندێک کەسی شەیە گەنجە یعنی تەواو لە سەتاقەت و شنگی خۆیتی بگرە باشتریشە بۆی بەسەریکەوی لۆ سەلامەتی خۆیان بەسەر ناکەون کەچی لەسەر ئەو سیازەی دەپەڕنەوە. فەرمووە ئەو بەرەی تەمەشاکە ئەو هەمووی دەستە ئەو زەزرەوەسەتیەی دەپەڕتەوە بەسەر سیازەکەی دەکەوی دەبتە هۆکارێک لۆ سەبرکردنەوەی ئۆتۆمبیلەکانمان و هۆکارێک لۆوەی تووشی ڕووداوی هاتوچۆمان بکەن، تووشی ڕووداوی شێلان دەبن، تووشی ڕووداوی مردن دەبن. داواکارم لە هەوڵاتیان پابەندی ڕێنماییەکانی هاتوچۆ بن. ئەو پردەپەڕینەوە لۆ جوانی دروست نەکرایە کاکە وەڵا لۆ سەلامەتی هاوڵاتیانە. سەیری ئەو هاوڵاتیانە بکە چۆن ئۆتۆمبیلەکان نازانن لە کوێن لۆی دەرچن. زۆر جار تووشی ڕووداوی هاتوچۆ بێن لەو حاڵەتی زۆر جاریشمان ئاگادار کردینەوە بەڕاستی ڕۆژانە ڕێنمایی دەدرێت ڕۆژانە ئاگادار دەکرێنەوە کەچی پابەند نابن زۆربیان. سەیری ئەو هاوڵاتیە بکە و خوشکە بەڕێزە ئەوە نییە بێت 100 مەترێک 200 مەترێک بە پێیان بەسە و پردەی دەبکەوین فەرموو ئەوە سیارەکان ڕاوەستا لەوێندە فەرموو یعنی ناشکرێ هەموو جەزرەوەسەتیەکانی شاری هەولێرێ بکەیە سیاج ئەوەش ناکرێت سیما شارەکەی تێک دەسی سیما شارەکەی لێمان ناشرین دەبی. فەرموو ئەو خێزانێکەوە ئایلەی کە دەپەرتەوە زۆر جار تووشی ڕووداوی هاتوچۆ بووینە بە چەندان کەس ئۆتۆمبیل لە دواوە خۆی لە ئۆتۆمبیلی پێشەوەدایە یان ئەوانە هەمووی تووش شێلان بووینە هەمووی بریندار بووینە و تووشی ڕووداوی هاتوچۆ بووینە و حاڵەتەی داواکانی لە هەوڵاتیە پابەندی ڕێنماییەکە بین کە ڕۆژان ڕێنماییەکان دەردەچی ئیدی سەلامەتی ئێوەمان دەوێ ئێمە. ئەو کاتە باش بەڕێزم باشی قوربان. سەبارەت بەو پردەی حەزمان لە یەک دوو قسەی لە برای خۆمان وەگرین. ڕێی چییە بە دروستکردنی ئەو پردانەی کە ئەو شوێنە ئیزدیحامانەی کە لە شاری هەولێرە میسالەن ئێرە لەنگەیە شوێنەی ئیزدیحامە ئەو بەروە بەرپەڕینەوەی تێدایە یان لە شوێنانێک کە پێش کۆلێژەکان ڕێی چییە بەو پردەی ئایا ئەو پردە هەبوونی باشەیان هۆکارەکە لۆ ناوەڵەوە زۆر باشە ئەو پردە ئەو پردە نەبی ڕۆژێ دە حادث چێ دەبێت ئێستاش حادیسە ئایلەی وایە ئەو پردە زۆر باشە هێشتا پردەکریشی هەوایەتا باشتر پردیت کە هەیە ئێستا لە خوارەوە پردەچکە هەیە ئەولۆ بەێ لە لەنگەی ئەو بازارە ئەزدیحام لەسەر ڕاستە ئیزدیحامی زۆر لەسەر وایە زیحامێکی زۆر سەرەکە ئەو پردە نەبی ئایلا و شارعی دەربازی بۆ لەنگەی بەڵێ ڕۆژێ 10-15 حادث چێ دەبێت ڕۆژانە حادیسەمان هەبووە وایە سەریع دەستخۆش سپاس. زۆربەی زۆری هاوڵاتیانیش ئێستا الحەمدولیلا پابەندی ڕێنماییەکانن جێگای دەستخۆشیە ئۆلۆما یعنی دەستخۆشیان لێ دەکەن هیواداری نمونەیان زیادبی لۆی زیاتر بەکاربین بە خۆیان گیانی خۆیان بپارێزن پێشەوەی ئەوانە بکەونە نەخۆشخانەکان و ئەوانەی کە خۆیان بێدە دەکێشن بکەونە گرتوخانەکان.
لە چەندان شوێنی شاری هەولێر ناوچەی زۆنی سەلامەتی دروستکرایە وەکو ئەو پردانەی پەڕینەوە وەکو هێڵە سوورەکانی ناو شەقامەکان کە هێڵی پەڕینەوەی پیادەی پێ دەڵێن خەڵک بەشێک لە هاوڵاتیان پابندی ئەو هێڵە پەڕینەوە نابن بەشێک لە هاوڵاتیان ناتوانن توانای ئەویان نییە بەسەر ئەو پردە پەڕینەوەی دابڕۆن کە دێ بەسەر ئەو سیازەی داپەڕتەوە کە پەڕیەوە ئێرە ئۆتۆمبیل لەولایە بە خێراییەکی تەواو خێرایی خۆی دێ کە دەوێت خۆی دەرباز بکە و تووشی ڕووداوی هاتچۆ نەبی احتیمالە تووشی بەربوونەوە بیت کۆنتترۆلی خۆی لە دەست بدا لەو حاڵەتەی ئەو ئۆتۆمبیلێکی خۆی پێدادا تووشی لێکدان دەبی داواکانی لە هاوڵاتیان ڕۆژانە کە ڕێنمایی دەردەچی پابندی ڕێنماییەکانی هاتچۆ بن لۆ سەلامەتی خۆیتیان ئەوانەی کە پابند نابن خۆیان سەلامەتی خۆیان ناوێت بۆیە پابند نابن لێرەدا دووبارە و سێبارە داواکارم لە وڵاتیان پابندی ئەو ڕێنمایانە بن کە لە بەڕێبراتی هاتچۆی و لێر دەردەچی بۆی سەلامەتی خۆیان بپارێزن. بەڕێوەبەری ئەندازەیە تووچەی هەولێر باس لە گرنگی و پرۆژانە دەکات کە نیازیان وایە لە بەشێکی و ڕێگا سەرەکیانەی کە ڕووداوی هاتوچۆی تێیدا زۆرە زۆنی سەلامەت دروست بکەن. بێگومان ئەوەی جێگەی ئاماژە پێکردنە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر زەخت لەسەر ئەوە کراوەکەوە سەلامەتی پەڕینەوەی پیادەکاری لەسەر بکرێتن هەر بۆ ئەمە بەستەش وەزارەتی ناوخۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێری ڕاستپارت دیراسەتی ئەو بابەتە بکەن و ئەمەش لە لای خۆمان لە ئەندازەی هاتوچۆ لیژنەیەکمان پێکهێنا بە هاوبەشی لەگەڵ شارەوانی هەولێر و پارێزگای هەولێر لیژنەکە دەستی بەکارەکانی خۆی کرد و دیراست کرا و چەند شوێنێک دەست نیشان کرا کەوا بەهۆی بوونی پەڕینەوەی پیادە لەو شوێنانە ڕووداوی هاتوچۆ ڕوویدا بوو هەر بۆ ئەمە بەستەش چەند شوێنێک دەست نیشان کرا کاوەکاری لەسەر بکرێتن و پردی پەڕینەوەی تیادا دروست بکرێتن وەکو قۆناغی یەکەم دوو شوێن دەست نیشان کراکەوە زۆر پێویست بوو چەند جارێک ڕووداوی هاتوچۆ لەو شوێنانە دروست بوو ئەویشیان یەکیان شەقامی 100 مەتری بوو نزیک کۆلێژی دەرمانسازی و دووەمینیشیان شەقامی کەرکوو بوو نزیک کۆلێژی پەروەردە بە خۆشحالیەوە لە ماوەیەکی زۆر کووردا پرۆژەکە کەوتە بواری جێبەجێکردن و خراە خزمەت هاوڵاتیان کە سوودێکی زۆری هەبوو لەو شەقامانە بووە هۆی ئەوەی کەوا ڕووداوی هاتوچۆکەم بکرێتەوە شەقامەکەش ڕێک بخرێتەوە جەنجاڵی هاتوچۆش لەو شەقامانە نەمێن. ئەو کردێتە یەکێک لە تایبەتمەندەکانی ئەوەیە کە لە ناوەندی تێنشنبارێکی هەیە کە زۆر جوانە دیمەنێکی زۆر جوان دەبەخشی بۆ کردەیە ئێستا دوو دانەیە جێبەجێ دەکەینێکیان لە پێش نەخۆشخانەی ڕزگاری بۆ 100 متری ئەوەش ئێستا کە لە پێش کۆلێژی ئاداب جادەی کەرکوو جێبەجێ دەکەین ئەو پردانە زۆر پێداویستن بە هاوکاری بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر جێبەجێ دەکرێت بەرزی ئەو پردەیە تقریبەن لە خوارەوە تا سەری 5 متر 70 سانتە تێنشنبارێکی لە ناوەندەیە و تێنشنبارە بۆ جوانێکی تایبەتی بەخۆی هەیە تقریبەن تێنشنبارەکە بەرزەکەی 15 مترە لە هەر لایە سێ دانە تێنشنباری هەیە 6 دانە هەیە بەر هەرتوگلایەوە گرنگێکی زۆری هەیە بە تایبەت ئەو جادانە کە زۆر قەرەباڵغە قەرەباڵەکی زۆر کەم دەکاتەوە ئێستا کە مەکتەب و زانکۆ ئەوانە دەبنەوە ئێرەکە زۆر بە خاتری کۆلێژی ئادا پێداویستێتی تا چەند ڕۆژی دیکە بە تەواو دەبێت و شتێکی جوان جێبەجێ دەبێت بە هاوکاری ئەو مهندسە بەڕێز و خۆشەویستانەش کە لە وەزارەتی ناوخۆ لە بەرابەری هاتوچۆ دەگەڵ ئێمە کار دەکەن بۆ مێدەخوا شتێکی باش دەبێت.
بەرنامە و پلانی داهاتومان ئەم پرۆژەیە هەر بەردەوامە وەکو ئاماژەمان پێکرد بە چەند قۆناغێک جێبەجێ دەکرێتن. قۆناغی دووەمیان چەند شوێنێکی تر دەستنیشان کراوەکەوە لەو شوێنانەش پردی پەڕینەوەی پیادە زۆرە پێویستە بە حکمی ئەوەی کەوا خێرایی لە شەقامەکان لە سەروی 6 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا و هەروەها پانی جادەکەش دەور دەبینێتن لە دانانی پردی پەڕینەوە لەم شوێنانە. بۆ ئەمە بەستەش ڕەزامەندی وەرگیراوە تەنها کاری ئیداریات و کارگێری ماوە کە شوێنەکان دەستیان پێ بکرێت و پردی پەڕینەوەیان لێ دروست بکرێتن. یەکێک لەو شوێنانە ڕێگای کەرکووکە بەردەم بەشی ناوخۆی شەهید شەوکەر شێخ یەزدین و هەروەها شەقامی 100 مەتری بەرامبەر نەخۆشخانەی ڕۆژئاوا و هەروە ئەوە دەرخستێکمان لە بەردەستە و کاری لەسەر دەکەین لە شەقامی شۆڕش نزیک نەخۆشخانەی کۆماری ئینشاڵڵا ئەم ساڵ ئەوەی لە تواناماندا بێ کار دەکەین بۆ ئەوەی بکرێتە بواری جێبەجێکردن و بخرێتە بەردەست هاوڵاتیان سوودی لێ ببینن. ئەمەشیان وەکو ئاماژەمان پێکرد هەر لە ڕێی ئەندازەی هاتوچۆ دەرخستەکانی ئامادە دەکرێتن و کاری لەسەر دەکرێتن بە هاوبەشی لەگەڵ پارێزگای هەولێر. بەشێک لە وڵاتیان بۆ ترافیک گرنگی و پرۆژانە باز دەکەن کە چ مەترسێکی لە بواری هاتوچۆ کەم کردوتەوە. وڵا زۆر پێیان خۆش حکومەت ئەو دوسترێک لێرە دروست کردو ئەلەم دەپەرتۆ نەفەرە پەرتۆ مشکلە کەمترە بیتن و تەلەبە زۆرە تەلەبەکان بە ئاسایی قوتارە بن و مشکلە دروست نابێتن و حکومەت ئیشێکی باشی کرد و ڕەمپەخشان لێرە دروست کاتن و لەبوو ئەوەی حالەمەکە پێدا هاتووی بکە ئەو ترسیارە لێرە ئەگەر ئەوە لێرە نەبی زۆر سەریحە لە بەدەعم و لە بە مشکلەی کە دروستە بیتن و خۆ لێکەدەن و ڕەمپەکە زۆر چاکە پرمێرەکە هەیە بیت و بە تەبیعەتی خۆی بەڕاستی شتێکی چاکە ئەو حکوومەت ئەگە ئەو شتەی دروست کرد ئەلێرە زۆر دەستخۆشی لێکەین سێ کەس لێرە مردیە لۆ تەلەبەی باشە ئەو بەری کولیە ئەو بەرێ کولیە دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن کە ئەو دوستە دروستکرایە لە بۆ ئەو تەلەبانەی زانکۆ دەبایە 10 سال لەوە پێشتر ئەو دوستەکە دروست بکرێتن حادیسە کەمتر دەبی لەو هەموو تەلەبە کە دەپەڕیەوە ئەلێران بە ئیسلاحات ئێستا بەخۆی بەس ئەو دەستێک دەکەوی بە ئاسانی دەپەڕێتەوە عەجەلەی ناکە یعنی لەوەی باشترە کە بە 2 دقە با تاخیرتر بیت چییە زۆر تەبیعیە. زۆر سوپاس و حەمد و شکر ئەو خوایش کە ئەویان دروست کردو ئەوە لە کۆر ئەو حادیسن ئەگەر ڕەمپەکە دروست بکرێ حادیسە کەمتر دەبێت تووشی ئەو مشاکلانە کەس نابی ئەوانەیە کە گیانش دەدەزەن برای مێ خوشی مێ ئامۆزای مێ خزم و کەسی مەیە لەوەی کە گەلک زۆر ئێستا ئیشەکی باشی کردی ئەو دەستە دروستکرایە دەستخۆشی لە حکومەت دەکەن کاکە ئەو زۆر باشە لێرە کردی زۆر کەسمان ئەمە زیرانمان سیارە لێدایە مردیە بەس لە بۆ تەمەنەکان ئەگە کارەبایی بای خۆش بوو لەبەرەوەی برندا یەگەش دەنا لە بۆ تەلە بۆ ئەوانە عیبی نیرۆ ئیزانی گەت بەس لۆ خیارەکان تااقەتی نییە بەسەکەی حکومەتی هەرێم ئەو جسرێک کردەوە زۆر دڵخۆش بووین لەبەرەوەی تەماشا دەکەن ئەو مار و منداری ئێمەیە و منداری خەرکە و بەو زادەیەدا دەپەڕتەوە خەتەرە لەسەر زادەکە پەڕتەوە دەبێت بەسەر جسرەکەدا پەڕتەوە داوا لە تەلەبە و لە هەموو کەسێکی کە لەسەر ئەو زادەی دەپەڕتەوە بەسەر جسرەکەی دابڕۆن. دەمانوێت بزانین مەفرەزەکانی پۆلیسی هاتوچۆ چیان کردو بۆ شێڕکردنەوەی شۆفێر و پیادەڕۆکان هاوکات ڕێنمایەکان دەخینە ڕوو. زۆر جار لە کاتی پڕینەوەی مرۆڤەکان لە شەقام و ڕێگا سەرەکیەکان ڕووداوی دڵتەزێن و گوشندە دروست دەبێت. ئەو ڕووداوانە شەندێک جار بۆ نەبوونی هێڵی پەڕینەوە یان شوێنی تایبەت بە پیادە و نەبوونی بەرزە پرد و تۆنێل دەگەڕێتەوە. هەندێک جاریش بۆ لاوازی هۆشیاری بەشێک لە خەڵکی دەگەڕێتەوە کەنەوە بە کللتور و ڕۆشنبیری لە هێڵەکان یان ئامرازەکانی پەڕینەوە بەکاربهێنن. سەبارەت بە پەڕینەوەی پیادە زۆر زار تووشی کێشەی گەورەمان کێشەی گەورە بووینە لە حاڵەتی پەڕینەوە زۆر زار پیادەم سەرپێچی کارە زۆر زاریش شوفێری کە ئۆتۆمبیلەکەی لێ دەخڕێ کەم تەرخەمە لە
لێخڕینی ئۆتۆمبیلەکەی بۆ من لە زۆربەی شەقامەکانی شاری هەولێر شوێنی پەڕێنەوەی پیادەماندانراوە دروست کرایە بۆ خەت عبوڕی پێدەنێن خەتی سۆر هێڵی سۆرەکانی ناوزارەی زۆر زار هاوڵاتی لەو هێڵانە ناپەڕتەوە دەبینی لە تەنیش هێڵەکەی دەپەڕتەوە یان پردی پەڕینەوەیش لە شەقامەکان دروست کرایە لەسەر پردەکەی ناپەڕتەوە بەژێر پردەکەیدا دەڕوە لە شەقامی 100 مەتری زۆربەی زۆر کات ئەمن ئەو حاڵەتەم بەخۆم دیتە زۆر کات ئەو حاڵەتەم دیتە لە شەقامی 100 مەتری لای لەنگەی پردی پەڕینەوەی پیادە دروست کرایە هاوڵاتیەکە بەژێر پردەکەی پەڕیتەوە نائیلات سیازمان دروست کردیا بەسە تا هاوڵاتیەکە نەپەڕتەوە پابەندی ڕێنمایەکانی هاتچۆ نابن هاوڵاتیش پابەند نابی ئەمە بەس ئیشمان لەگەڵ شوفێران نییە لەگەڵ هاوڵاتیانیشە چکە زۆردا حاڵەتی مردن ڕوویدایە حاڵەتی برینداربوونی خەتەر ڕوویدایە کابرا سەقەت بووە دەست و لاقەشی لەدەستدایە لەبەر سێ لەبەرەوەی بەو شێوەی کە لۆی دیاری کرایە بەو شێوەی کە ڕێنمایی وەرنەگرتیا ناپەڕتەوە خەت عبوڕ لۆ بەڕێنەوەی هاوڵاتیانە نەگلۆوەی جوانکاری زادەکەی نییە لۆ بەڕێنەوەی هاوڵاتیانە ئەو پردانێک کە دروست کرایە پێش 6 ڕۆژ پێشستا پردەک ئیفتتاحی پێکراوەی پێش کولیەی سەیدەلیای سەر زادەی 100 مەتری یعنی چکە بیدایەتی بوو خەڵک زۆربەی بەسەر پردەکەیدا پەڕیەوە ئەمە ئێرە هەموو شەقامە هەمووی زانکۆیە هەمووی زانکۆیە بە حساب قوتابیانی زانکۆ لە ئاستەشی ڕۆشنبیری بەرزدان کەسی هێشتان پابەندی ڕێنماییەکان نابن لە زۆربەی شەقامەکان کە هێلی پەڕینەوە دانرایە هێلی پەڕینەوە بە ناوچەی زۆنی سەلامەتی لە هاوڵاتی دروست کرایە ناوچەی زۆنی سەلامەتی مەبەستمان چییە یعنی ئۆتەیە ئەو هاوڵاتیە بپەڕتەوە بە سەلامەتی خۆی ئەو شوفێرە پابەندی بیبێ لە هەر داواکارم لە شوفێران لە هەر شەقامەچی لە دووڕا دیارە هێلی پەڕینەوە دیارە لە دووڕا هێلی پەڕینەوەیان دیت چ لەو لای ڕانەگرن چکە لە زۆر بە حاڵە زۆربەی حاڵەتەکان شوفێر دێ لە سەر خەتی پەڕینەوەی ڕادەگری سەر خەتی پەڕینەوەی دەگری ئەوە ناکرێ هاوڵاتێکە بەچێدا پەڕتەوە بەسە ئۆتۆمبیلەکەی خۆ باز نادا پەڕتەوە ئەوە لە حاڵەتێک لە حاڵەتی دووەم ئەو شوفێرانەی کە لە سرعەتی خۆیان کۆنتترۆل نەکردێ یان بە خێرایەکی تەواو دێن کە هێڵی پەڕینەوەیان دی داواکارم لە هاوڵاتیان کە هێڵی پەڕینەوەی لێ دیار بوو کۆنتترۆلی سرعەتی خۆی بکە سرعەتەکەی بە تەواوی کەم کاتەوە حسابی وێ بکە ئەو هاوڵاتیە دەپەڕتەوە هەر هاوڵاتێک بی ئەو منداڵبی ژنبی هەر شخصێک بی دەپەڕتەوە حسابی وێ بکە بپەڕتەوە بی ئەو کابرایە کە ئەگە سەبری کردەوە ئەو هاوڵاتێ بە ئیزباری بە شەقامی خۆی بە هێڵی پەڕینەوەی خۆی دادێ هیچ کێشەشمان لۆ دروست نابی لەو حاڵەتەی بۆ نمونە ئەو هێڵە پەڕینەوەمان هەیە داواکارم لە هاوڵاتیان پابەندی ئەو ڕێنمایانەیە کە لە بەڕێوەبەتی هاتچۆی هەولێر دەردەچێت ئەو هێڵە پەڕینەوەمان هەیە ئەگەر سێری ئەو بەری بکەی ئەو شەقامەی کە لەسەری دەپەڕێەوە هێڵی پەڕینەوە هاوڵاتیان پێویستە لەسەر ئەو هێڵە بپەڕنەوە لەسەر ئەو هێڵە بپەڕنەوە ئەگەر لە هەر حاڵەتێک لە هەر حاڵەتەکان ئیشاڵە کەس تووشی ڕووداوی هاتچۆ ناوی لە هەر حاڵەتێک ئەو هاوڵاتیە کە لەسەر هێڵە پەڕینەوەی شوفێرە خۆی پێدادا ئۆتۆمبیلە خۆی پێدادا ئەو هاوڵاتیە مافی پارێزراو دەبی ئەو هاوڵاتیە دەتوانێت داوای مافی خۆی بکە سبەنێ برێک ئەمن لەسەر هێڵی پەڕینەوەی پەڕیمەوە ئەو شوفێرێک کە بێدا هات ئەو ئۆتۆمبیلێک کە لی دایما پابەندی ڕێنمایی هاتچۆ نەبوو ئەمە لەوانەیە بتوانین مافی هاوڵاتەکەی زیاتر پارێزراو بکەین بەس ئەگەر لێرە لەو تەنیشتەی بپەڕتەوە ئەو هاوڵاتیە مافەچی نابیتن لە حاڵەتە چیوە لە هەر شەقامەک لە شەقامەکانی هەولێرێ کات و پاسکلی لێ دەخڕی یان بە پیادە دەڕۆی ئەگەر ئەو هێڵانە دیت وەرە لێرە ئەوها بپەڕەوە ئەگەر ئۆتۆمبیلەکە هەر لە تویدا ئۆتۆمبیلەکە مخالفە بەس ئەگەر لێرە لە تودا ئەو مخالف نییە هیچ ئەدوو تاوانباری ئەمە تازە سیام لۆ ڕاگرتی ئەگە ناخۆ کەس مساعدەت ناکات چکە لۆ دڵسەرەوەی نی ئەگەر لێرە بی کابرا ئیزبارە مساعدەت بکە چکە هێڵی پەڕینەوەی لێیە باشە ئاگدار بە لە هەر شەقامەکی ئەو هێڵە دیت لەسەر ئەو هێڵەی بپەڕەوە مەچوە زەید کە باشە کاکە بڕۆ جگە لە پردەکان سەدان ناوچەی زۆنی سەلامەتی پەڕینەوەی هاوڵاتیان دروست کراوە ترافیک بەشێک لەو هەنگاوانەی وەزارەتی ناوخۆ و هاتوچەی هەولێر لە بنیادنانی ناوچەی سەلامەتی لە پرد و زۆنی زێبرا و ژێرپرد و توێنەلەکان نیشان دەدات سەبارەت بەو ئەندەرپاسەی کە لۆ هەردوو کۆلێژەکەی دانرایە کۆلێژی تەربیەی علوم و کۆلێژی تەربیەی بنیاد سەبارەت بەو ئەندەرپاسەی کە دروست کرایە
ماوەکی زۆر بوو متابعەمان دەکرد هاوڵاتیان هیچ بۆ ئەندەرپاسێ نەدەپەڕینەوە هەتا نائیلاج ئەو مەعەزەرەمان دروست کرد ئەو محەزەرەمان ئەو بربەستەمان دروست کردوە بێ هاوڵاتی نەپەڕتەوە بیدایەت بربەستەکە کەمەگنووی بوو خەڵک ئەوە بازی دەدا بەسەردا دەپەڕتیەوە بە ئاخیرێ ئەو بربەستە بەرزەمان لێدانا لۆی هاوڵاتیان پابند من بپەڕنەوە ئەمن زۆر حالت داوامم بەیانیان بووە دیتیتم خەڵک دەچی لە پشت ئەو بربەستەی دەسوڕێتەوە دێتەوە ئەو بەرەی یعنی تااقەتی نیە ئەوەندەی بەو ئەندەرپاسەیدا بڕوە لە پشت ئەو بربەستەی دەسوڕێتەوە بەڕێزم برایەکانم خوشتی بەڕێز هاوڵاتی بەڕێز ئەو ئەندەرپاسە لۆ ئێوەی هاوڵاتی دروستکرایە لۆ سەلامەتی جەنابەت دروستکرایە هیچ کێشەک و گیری گرفتێک لە ژۆری لۆ دروست نابی هەموو شتێک دابین کرایە حسابی هەوای کرایە حسابی هەموو شتێکی کرایە گڵۆپی تێدایە بە شەو بە ڕۆژ ڕووناکایی تێدایە یعنی هیچ کێشەک لۆ دروست ناکە بە سەلامەتی خۆت دەپەڕیەوە لەو بەر لۆ ئەو بەری کەسی هاوڵاتیان هەندێک هاوڵاتی هەیە پابەدی ئەو ئەندەرپاسەش نییە کە دروستکرایە و تەکالیفەش زۆریشی لەسەر کرایانی بەڕاستی چکە زەحمەتە ئەو دروستکردنی هەردوو لا هەردوو بەر بەیەکەوە بەستەوە دروستکردنی زەحمەتە بەس کەتی هەندێک هاوڵاتی هەیە پابەند نابێت کۆچای ترافیکەوە دەخاتە ڕوو بە هاوڵاتیان کێڵی پەڕینەوە بریتە لە زێبرالاین واتە ئێرە پێگە و شوێن و زۆنی سەلامەتە بۆ پیادەڕەو کە بە ئەوەی لەو شوێنەدا مەرامێتی کردداری پەڕینەوە بانجام بگێنێ ئەمەش بریتە لە هێڵی پەڕینەوە و تونێل و پرد و زێبرالاین و ترافیکەکان کە لەو دەستەواژۆ ئەمڕازانە بترازێ هیچ شوێنێکی تریاسەیانە و سەلامەت نییە بۆ پەڕینەوە.